هاوبەشی و هاوسەنجی و سازان کە دروشمی پارتی دموکراتی کوردستانە و لەسایەی ڕابەر و مەرجەعمان جەنابی سەرۆک بارزانی هەموو ئەوانەی کە دەیدەین بەڵێن نابێتن و دروشم نابێتن بەڵکو خزمەتکردنی جەماوەری خۆمانە خزمەتکردنی خەڵکی خۆمانە کە ئەوەش مافێکە بۆ هەمویان و ئەرکێکە لەسەر ئێمە بە هەموو ئیرادەیەکەوە بە هەموو توانایەکەوە دەبینە دەنجی ئەوان لە پاراستنی مافە دەستوریەکانمان لە پاراستنی هەموو ئەو مافانێکەوە کە بەداخەوە لە ماوەیەکی زۆر و دوور و درێژدا لە هەرێمی کوردستان بەناحەق زەوت کراوە ئێمە دەبینە دەنجی ئەوان دەنجی ڕەسەنی ئەوان لە پەرلەمانی عێراقدا. لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. طبعاً هەمومان دەزانین ئەوەی کە کوردی بەهێز کردیە بەهێزبوونی پارتیە لە بەغدا و منیش وەکو کاندیدێکی پارتی کە ئەزمونێکی زۆرم هەیە لە نێو حکوومەت و پەرلەمان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان پاڵپشت بە ئەزمونی حیزبیم کە زیاتر لە ماوەیەکی زۆرە بەڵێن دەدەم بەو ئەزمونەی کە هەیتمان بەو پاڵپشتیەی لە پارتی دیموکراتی کوردستان ئێمە بەڕاستی حیزبی جەنابی سەرۆکی حزبی خۆنەچەماندنین حزبی بەهێزبوون کوردستانێکی بەهێزین بۆیە بەڵێن دەدەین بەرگری کارێکی سەرسەختی مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان دەبین. داواکارم لە خەڵکی کوردستان بە تایبەتی خەڵکی هەولێر بە گوڕوتینەوە لە ڕۆژی 11 بستە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بدەن چکە مێژوو شاهیدا و ئەمڕۆژ بە چاوی خۆمان دەبینین کە پارتی دیموکراتی کوردستان چ خزمەتێکی بە خەڵکی کوردستان کردووە. پارتی دیموکراتی کوردستان بەرگریکاری سەرسەختی مافەکانی خەڵکی کوردستان بووە لە ڕابردوو لە ئێستاشدا. ئێمە وەکو کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستان هەموو هەوڵ و تواناکانمان دەخینەگەر بۆ ئەوەی بتوانین مافەڕەوەکانی هەرێمی کوردستان پارێزراو بێتن و هەر لە مێژوودا و لە ئێستاشدا بە دڵنیاییەوەش لە ئایندەش ڕوون و ئاشکرایە بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان چەندین دەستکەوتی گەورەی نەک تەنها لە وەکو حیزب بەڵکو وەکو حکوومەت و وەکو پرۆژەکان و وەکو سەرۆک وەزیران و هەموو توانایەک هەوڵێکی داوە و سەرکەوتووە لە ئەو بەرنامانەی کە لە کاتی بانگەشەکاندا هەڵی بژواردووە و ئەو دروشمانەی کە هەڵی دەگرین ئێمە بە دڵنیاییەوە لە داهاتووش ئێمە جێبەجێ دەکەین.